کاک نەوزاد با هەر لەوە دەست پێ بکەین دواکەوتنی ئاخاوتن بۆ دروستە بێ لە بناڵە هۆکاری ئەمە ئەگەڕێتەوە بۆچی هەنێک لە مناڵەکان کە کاتی ئەوانە کە ئیتر بتوانن قسە بکەن لەگەڵ دەوروبەریان بەڵام لە هەمان کاتا ڕەنگە هەنێک جار هەست بەوە بکەی کە ئەم قسەکردنە دوا ئەکەوێ هۆکارەکەی بۆچی گەڕێتەوە ئێمە قسەکردن کە دروستە بێ مەجموعەیە شتی زۆر گرنگیەوێت بەس ناتوانین یەک هۆکار دابرین بۆ کەسێک کە ئاخاوتنی دوا ئەکەوێت ئێمە ئەگەر ئۆتیزم لابین داون لابین بیرکۆڵی لابین مەڵاشوو لابین بەس لەسەر ئەو مناڵانە قسەکەین کە هەموو شتێکیان باشە بیستنیان باشە گوێگرتنیان باشە ئاستی زیرەکیان باشە بەس دوا ئەکەون بۆ یەکێک لە هۆکارەکان ئەتوانێت محیتی بێ یا دایک و باوکەکە بێ ئیمڕۆ ئەزانین کە ژیان وایە لاتۆ دایک و باوکەکان لە دەرۆن مناڵەکان نەخەنە دایەنگا تعاملی زۆریان نابێت لە دەوروبەر ئەمە یەکێ لە هۆکارەکانە بۆ ئەو مناڵانە کە هیچ کێشەیە تریان نییە و ئاخاوتنیان نەکەوێتە دواوە بۆ نمونە مەخسووسەن ئەو کەسانە کە دایک و باوکەکان گەنجە تەجروبەی کەمتریان هەیە یەکەم مناڵیان هەیە ئام لە 2 ساڵە ێژە مناڵەکەمان هەمووش تێئەگا بەگوێمانەکە بەس قسە ناکات ئەمە توانیەکی لە هۆکارەکان ئەوە بێ دایک و باوکە بە حکمەوە گەنجن مناڵەکە مەسەڵەن ساین لانگوێج یا ئیشارەکە بۆ شتەکەی پێئەدا یا ئەگریە بۆ شتەکەی پێئەدا خب مناڵ هەمووی هەمیشە ئاسانترین ڕەوش ڕێگە بەکارێنێ بۆ بگا بە شتێ ئەگەر ئیشارەی کرد بە شتێک و تۆ شتەکەت پێدا پێویستی بە نۆتق نابێ لە ئەوڵ مناڵ بەس داواکاری هەیە ئەمە ناسپێدانی زیادەش بەزەبەت ناسپێدانی زۆر لە حەد ئەتوانەیەکێ لە هۆکارەکانی ئەوە بێت کە مناڵەکە کوێتە دواوە لە قسەکردن دەست من زۆر بەقوەتە شاید مشتێ بەم لە شوێنێ دەست جێگەکەی دیار بێ دەست من ناتوانێت پیانۆ لێبا شکا پێویستە ڕاهێنانی پێ بکرێ وەختی مناڵی قسە ناکا بۆ داواکاریەکانی کەریمە بەکار نایەنێ دەرنەتیجە ئەمیشە پێویستی بە ماسوولکە و حرەکەت و ئەم شێوانەیە قدرەت نوتقی مناڵەکە کەمە بێتەوە بەس یەکێ لە شتەکان تریش کە ئەتوانێت بێ مەخسووسن لە کوڕەکانە بەعام کێشەی ئاخاوتن لە کوڕ زۆرترە کوڕ کەمێ حەروکترە تەرکیسی کەمترە بە حکمەوە ئیستا ئێژن قەیچێکە با فڵانی بکە ئەو کارە بکە ئەمە بکە مناڵەکە حەروکترە بێ گوێ ناگرێت تەرکیز ناکە شت زۆر ناچێتە ناو مێشکی دەرنەتیجە شت زۆریشی نییە بۆ وتن بە حکمەوە شاید یەکێ لە شتەکان ێژین کچ زووتر فێر قسە ئەبێ ئەمە یەکێ لە هۆکارەکانە کە کچ ڕەوان بێشترە لە کوڕ بەس ئەو قانونمانە نییە کە بێژین کچ زووتر فێر قسە ئەبێ کچ ڕەوان بێشترە ئەنا هەموو کوڕێک هەموو کچێکیشە لە 1 ساڵا وشە بڵێن بەس کچەکە جوانتر ئیڕێ مەسەڵەن من ئەشاید لەگەڵ خوشکمان چمە بریتانیا هەردووکمان فێر ئینگلیزی بین ئەو ساڵی دوای من زۆر جوانتر قسەکە پێ ئەکسنتر بەس من قسە ئەەکەم بەس ئەکسنتی هەیە بە حکمەوە تەرکیس و دیسکریمینیشنی کچ لە کوڕ باشترە چونکە مناڵ تا 4 ساڵ زۆرتر داواکاریە ئێوە گەچنە ماڵۆ بۆ خوشکەزایەکت بۆ برازایەکت هەمیشە هەدیە و پێبەی نەستەلێکی پێبەی تۆی زۆرترە خۆشەوێ بۆی مناڵ مەسلحەت چیترە هەتا ناستر زۆرتر پێبێ ئەوی نەفەری خۆشترەوێ دەرنەتیجە قسە بەکار ئەهێنێ بۆ داواکاری من شاید قسە بەکار بێنم بۆەوە خەفەتێکم لابم فیلمێ بگەێڕمەوە مناڵ ئەوەیە نییە وەختی داواکاریەکەی بە ئیشارەیە جێبەجێ بێ یا بە گریانێ یا بە عینادیە دەنێ فێرە بێ وەختی من ئەگریم بۆ شتەکە بەدەستێن گریان باشە دەڕایەتر ئەگریێمە بۆ شتا دەرنەتیجە مناڵەکە گرینۆت ڕۆز فێرە بێ و لە قسەکردنەکەوێتە دواوە بەس ئەمە هۆکارێکی محیتیە مع الأسف ئیستا زۆر ئەی بینم لە کوردستان مەسەن کەیەن بۆ عیادە لە 70 شابێژم 3-4 کەیسەیە و زۆرتریش ناو عایلە گەنجەکانە هەیە بە حکمەوە یەکەم تەجروبەیانە کە لەگەڵ مناڵە و نازێکی زۆر لە حەدی پێدەن جا ئەمە کاک نەوزاد هەندێک جار ئەیبینین بە قسەکەی جەنابەت لە تەمەنی ئاخاوتنی منداڵەکە تێپەڕیوە منداڵەکە سنووردارە وشەکانی بۆ نمونە زیاتر ئەو وشاناڵێک کە بە زمانهێنانی ئاسانە هەر لە تەمەنی چەند مانگیۆ لەوانە وتبێتی مامە دادە بابە کاکە ئەماناڵە یاخود بۆ نمونە هەندێک لە مناڵەکانی لەسەر هەندێک لە پیتەکان کێشەیان هەیە هەندێک لە پیتەکانیان بۆ ناوترێت ناتوانن ئەمانە بیڵێن ئەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆچی ئێمە قسەی زۆر جوانتان کرد بۆچی بابە و دادە و پاپا و ئەمانە زۆرترە ئێمە بە بینین و بە بیستن شت فێرە بم ئەم شانە کە ئێوتان پیتانە فیدبەکی بینینی زۆرە منان ڕەحەت دەتوانێت بیبینێ بە لێو دروستە بێ ئەم پیتانە یا بە نوکی زمان بەس پیتەکان تر
بە وەسەتی زمان ئەخیری زمان یا مەسەن پیتی ڕێ کە زۆرترین لە سەروی سێ ساڵۆ مناڵ هێواشیاش ئەتوانێت بیڵێ پێویستی بە ئینفۆرمێشنێ زۆرتر کەسێکە تەرکیزی کەم بێ ناتوانێ ئەوانە فێر بێ دەرنەتیجەیەکی لەوە کارەکانەوە تای نە مناڵی ئێستا ADHD نەبێ یعنی کێشەی تەرکیسی نەبێ حرەکەی کەم بێ بەس تەرکیسەکە کەم بێ ناتوانێت بە باشی ئەو پیتانە فێر بێ بۆی دایک و باوکەکان ئەبێ کارێکن زۆرترین کات تدریبای تەرکیسی هەڵبژێرن بۆ مناڵەکان مەسەڵەن لە ئەمریکا ئێمە هین یاریمان هەیە پلاس 6 مونز یعنی سەروی 6 مانگ یعنی یاری تایبەت هەیە بۆ 6 مانگ ئێمە بۆ چیانە من و تۆ شاید ئەم بیشتمانە نەبیست بێ مێشک کە دەسەکا بە ئیشکردن تا 6 ساڵ بۆ 7 ساڵ زۆرترین نۆروپلاستیسیتی هەیە لە ساڵنەوە مشکی من و تۆ نۆروپلاستیتی عەسەبەکانی تەکامل پێیاکات تا 6 ساڵ و 7 ساڵ لە سەدانەوە 10% دێمێنێتەوە بۆ باقیەکەی یعنی بۆ باقی ئەمرمان بۆیە من و تۆ ئەگەر لە 18 ساڵە فێرسیاقەت بین فەرقمان زۆرە لەگەڵ کەسێکە کە لە 30 ساڵە فێر سیاقەت بێ هیچ کاتێ ئەو بەقەی من باشتر ناتوانێت لە من باشتر سیاقەت فێر بێ چونکە نێرڤ ئەم کارەکە لە ئەمریکا چیەکەن دەسەکەن نێروی مناڵ بەقوتەکەنەوە عەسەبی مناڵ بەقوتەکەنەوە بۆ نمونە یاریەکی 6 مانگەوە تای مەسەن مکعبێکی 3-4 ڕەنگ ئەسڵی هاتیە بەردەوام یاریەکە ئەمە گشتی فیدبەکی بینی نەدا بە مناڵەکە دەنەژێت لە مێشکە ناوینە جیاوازی ڕنگ دروستە بێ ئەو مناڵە زووترە توانێت ڕنگ بناسێ من بەچی ئێوە ئەڵێم سەحەر خانم یا ئاژین خانم چکە شکل و ڕنگتان لە یەک جیاوازە ئەگەر دوانەیە بوونایە نەمەتوانی کامتان بڵێم سەحەرە بەس بۆ ئەنازە کە مێشکم بە قووەت بێت لە جێوازی ڕنگ شکل من ئەتوانم لە داهاتوە زیرەکتر بم قسەکردنم باشتر بێ و هەموو فعالیتەکانە مەسەن بۆ نمونە بیرکاری ئاعداد ئیملا کە منە نووسم بۆچی بازەڕای مناڵ شیەکان نقطەکەی نانووسێت چونکە شێ و سێ نزیکن لێیە پس هەر ئەتێنشنە لە مناڵی و دروست نەبووە دەنێ مناڵە تەمەڵە زیرەک نییە نە تۆ ئەتوانی تا 6 ساڵ مناڵەکەت زیرەکترکەی وەختی زیرەکتر بوو قسەی باشترە بێ یا زۆربەی جار بیستمانەوە مناڵە 4 ساڵی ئەڵی پیرێژنێکە ئەزانێ بۆ چونکە کامیونیکیشن و پەیوەندی و تەرکیز و تەعاملی لەگەڵ دەوروبەرە زۆر بەقوەتە ئەمیشە مێشکێکاتۆ ئەمە ساینسە علمە نوام چامسکی گەورەترین زمانشناسی تاوە عالەم ئەڵێ زیرەکی لەگەڵ قسەکردنا پەیوەندی مستەقیمی هەیە بەس ئەمە دەست پێ ئەەکەین مناڵەکانمان نەکەوە حتا شتێکە ێڵەن لە 7 مانگە نرف زۆرترین نرف و عەسەب هەیە لە مێشکی مناڵە بۆ ئەوە چونکە محیط ئیستیمولیت و جوڵانەوەی نیە بازێ لە نرڤەکان تەمەڵە بێتەوە بۆڵێن بە دایکەکان لە کاتی حەملا گوێ لە گۆرانی بگرن لایت بگرن لە سکیان بۆمە ئەو نێروانە بجوڵە ئەکتیڤ بن مناڵێک کە ئەبێ لە دایک ئەگەر مەمکەمژەی خەیتە دەمی دەنگی دایکی بۆ لێبەی مەمکەمژەکە ئەخوا ئەگەر دەنگ کەسێکی تلێبی لای نایخوا یانێ کە ئەبێ لە دایک دەنگی دایکی ناسێ پس ئەڵێ بە ئێمە لە سک دایکی و ئەم مناڵە دەنگە بیسێ عەسەب ئیشەکە بۆ ئەنازە کە عەسەب ئیش نەکە مناڵ داواکاریەکە ئەگیریە ئیشارەکە کەمترین عەسەب ئیشەکە دەرنەتیجە مناڵەکە ڕوو بە دواوەچی ئەمە یەکە لە هۆکارەکانە دەنێ هەتا تەرکی زۆرە بێ من ئیسە ئەتوانم مەسەن چاوم داخەم بڵێم شێ چۆن دروستە پێ پێ چۆن دروستە بێ کێ چۆن دروستە بێ پس مناڵەکە هێواش هێواش گراجوالی باشترە بێ من ئیسەر لە ئەوەڵۆژ ئەگەر پیانۆ فێر بم پێویستمە سەری دەستی مامۆستاکەم بکەم بەس کە دوایی فێر بوو مێشکم بخوا سەری دەست نەکەم بەس ڕیتمەکە لێبم ئەتوانم ئەو ڕیتمە لێبم چونکە برێنم مێشکم ئامادە بۆ کاک نەوزاد ئەگەر ئێستا مناڵێک دواکەوتە بێ لە قسەکردن بۆ ئەو دایک و باوکانە کە ئێستا بینەرمانن تەکنیکەکان چییە؟ بە چ شێوازێک دەست بۆ تەکنیکانە بکەین کە وردە وردە مناڵەکەمان ئیتر فێری قسەکردن بێ ئەگەر بە کورتی پێمان بگەینی زۆر زۆر من ئەڵێم دایک و باوک کە مناڵێکیان کێشەیانە دروستکە یەکەم کار باشترە ئینترنت ماڵەکەیان بکوژێنەوە دایکێکی ئێتە ماڵە فەیسبوک ئینستاگرام فلانی دوایک ماوەی سەعاتێ مانووە مێشک دایک تاقەت گەمەی نییە تاقەت یاریکردن لەگەڵ مناڵەکەیان نییە مناڵەکەی چیا ئەبێتەوە من زۆربەی کەیسەکانم بەس ئێژم مەسان 6 مانگ تەلەڤیزیۆن تکنۆلۆژیا لە ماڵەکەیژن لەم 6 ماوە مناڵەکەمان فەرقی کردووە پس یەکی لە هۆکارەکانە گرنگەکان ئەوە تای دوو ناوەی تەعاملکردنەکەی دایک و باوکە جوابی ئیشارە جوابی گریانی نەداتەوە سێ یاریکردن بەرداوە مناڵێکی 8 مانگ دابنە سەیری کە سەیتەکە ئەگەر جوابی گریان یا ئیشارەتەکەی نایەتەوە کاک نەوزاد بۆ نمونە مناڵێک داوای ئاڵەکە بە ئیشارەت پێ مناڵەکانمان بینی ومان وایەکەن ئەخر
ڕەنگە دایک و باوک بڵێ ئەگەرم ئاوەی پێنەیە مناڵەکەم ڕەنگە بخنکێ لە دڵی بەرگە ناگرێ ئەو بگیرە قسەکەتان زۆر جوان بوو وتان وەسا من یەکێکم خود زۆر خۆشەوێ ئەزانمە شتە خراپە بۆی بەس بقی خۆشمە قیچێکا بیەم پێی بۆ هێژم لە دایک و باوکە گەنجەکانە ئەم کێشە هەیە زۆرتر چونکە ناز زۆرترەدەن قیچێکە با بکرێ بعد نیم سعات بە سەختی شتەکە بەدەست بێنێ دوای فێرە بێ مێشک بۆ داواکاری کەلیمەکە بەکاربێنێ بەستم ئەوەی لەو کاتەیە کە ئەگری تۆ پێی بڵێ ئەمە ئاوە بڵێ ئاو بەسە ئیشارە ئەکا تۆ خۆ بژە معنی ئیشارە نازام یاریەکی پێ بە ئەمە ئەڵێ ئەوەی ناوێ هەر ئەگرێتەوە ئەمە ئەوە 5-6 ئەزێتی کە دوایی بڵێ پێی ئاو تۆ ئەو 5-6 کە ئازێتێکە ئەم گوێگرێ لێت تا تەعاملەکە لەگەڵتا یعنی پەیوەندی هەیە لەگەڵتا دروسە پەیوەندیەکە ئەزێت کۆنا ئازێتەکە ئازارتەدا بەس مێشکی مناڵەکە ئەجوڵێنی تۆ کە دەرسە خوێنی قورسە ناخۆشە چوەتی ئازێتەکە ئەزێتی مێشکەکەی هیلاکێکەی بەس مێشک و دوایی بەقوترە بێ بەس هەموو شتێک کە ئاسان کاریەکە مێشک تەمەڵەکە مەسەلەن با نمونەیەکی زۆر بچووک نابم ئێوە بە سایارەکەتان هەچی ڕۆژێن بۆ دەوام هەنێ جار ئەسا ئاگە و لە خۆت نییە ئەگەیتە داوام هەبگیر لە هیچێکیش ناکەیتەوە بەس ئەمە شتێکی خراپە بازڕای مەسیرەکان و بۆ بگۆڕە بۆ مێشک و کاتێک ئیشکا لەو کاتایە بۆ ئەم مەسیرە بۆیە ئێمە کە ئەگەر زۆر ئیش نەکەین بە مێشکان مێشکمان تەمەڵ گەورە بین تووشی زەهای مرەبین وایە کاتەمە کۆمەڵک متۆد بوو متۆدی دیکەش هەیە تەکنیکی دیکەش هەیە دایک و باوک بیگرێتە بەر مناڵەکە زۆرتر کەوێتە قسەکردن بەڵێ هەر بۆ شێوازە حتا پەیوەندیەکە مەسەڵەم بۆیەکردن ئەتێنشن زۆر ڕاکێشێ یا مەسەڵەم بۆ نمونە مەسە من شتێکە کێشم ئەری تویش بەسەریا بێرۆ ئەمە هەم تەعامل لەگەڵ مناڵەکە زۆرە بێ هەم ئینڤۆڵڤن لە شتێکا کە هەردووکیان ئینجۆیەکەن ئەگەر گەیم هایە یاری هایە هەڵبژێرە دایک و باوکەکەی کە هەردووکیان تێکەڵکە دەفید بە کوشتە زۆرە بێتیایە بۆ نمونە من یەکەم جار هاتمە کوردستان ئەکسنتی سلێمانی باش نەئازانی حتا متەرجمێکیان دانابووم بەس هێواشی سەر ئەچمە بۆ ئێرانەوەکان کاگە غەریبی چونکە ئەکسنتەکەم حاڵەتی عەربی گرتوانێ فارسی قسەکەم دەنەتیجە تۆ حتا فیدبەک و کامیونیکیشن زۆرتر بێ مێشک زۆرتر ئەچێتە چالاکترە بێ زۆر باشە خاڵێکی دیکە نەماوە لە سەر ئەمرێکی تر زۆر زۆر سپاس دەکەین بە ئامادەبوونت بۆ زانیاریەکانت